جوتیارانی سنووری سەرگەڕان و شوان و لەیلان ئەوانەی کە مەترسی دووبارە تعریبیان لەسرە بە بەڵگەنامە و تاپۆ ڕەشەکانیانەوە ڕوویان کردە ئەنجومەنی پارێزگای کەرکووک تاوەکو کێشە و داواکارەکانیان بگەێنە لیستی برایەتی و پارێزگاری کەرکووک بۆ وەکالەت. بەو شاڵاوە ئێستا دروستیان کردو و تعریبوانە دەیانەوێت منتقەکانمان لێ داگیرکەنەوە بە ناوی پرۆسی قانونە و نازانم ئەمە نازان چۆن قانونێکە ئێمە خۆمان هەموو خاوەن زەوینەوە هەمووی تاپۆمانەوە هەمووی شوێنی باو باپیرانمانە هاتنمان بۆ لای جێگری مەحافزە ئەو کێشەی بۆ دروستکردنەوە عارەبانە کتایی بۆکردن هاتنە بۆ منتقەی نەحێ سەرگەڕان ئەو دەیانەی باو باپیرانمان ئەمە لە 2003 کە گەڕاینەوە عارەبەکە خۆمە دەرمان نەکردن خۆیان ڕۆشتن بۆ چەمە هاتنەوەیان هەمووی ڕۆشت بوون. ئێستا قەبرستانەکان شاهیدن یەک جەنازەیان لەو قەبرستانانە نییە ئەوانە ئەگە خەڵکی ئەو منتقەن بۆ قەبرەچیان نییە هەموو دێی باو باپیرانمە و تاپۆمان هەیە و شتمان هەیە و ئەو مەحافزەیە و کێشەی بۆمە دروست کردووە. دوای چەند سەعاتێک لە گفتوگۆ و باسکردنی کێشەکان هەمووان لەسەر سێ خاڵ ڕێکەوتن تاوەکو لەو ڕێگەیەوە چارەسەری کێشەی موڵکەکان بکرێت. ئەو خاڵانەی کە ڕێکەوتوین لەسەری دیارە ئەوەیە کە نەهێڵین عەقدەکان تازە بکرێتەوە بۆ عەرەبی هاوردە لە پێش ئەم کارەیە هەوڵیانەدا کە عەقدەکان بگۆڕنەوە جارێکی تر ئەوانەی کە ئیلغا بۆ تۆ بیدەنەوە عەرەبی هاوردە ئەمە یەکێ لەو خاڵانەیە. خاڵی دووەم ئەوەیە کەوا ئێمە لوژنەیەک پێکەهێنین ئەو لوژنەیە لە مەجلیس و لە ئیدارە و لە مەجلیسی قەزا و ناحیەکان پێک دێ و هەر کەسێک ئەوەش یەکێکە لەو بڕیارانەی. خاڵی سێم لەبەر ئەوەی کە لە مەتارە و لە پەڵکانە و بە چە کۆچوونەتە سەر جوتیارەکان ئێمە ئەوانەمان بە ئیرهابی لە قەڵەمداوە پیانەڵەن ئیرهابین ئەوانە ئەبێ بدرێنە محکەمە هەر کەسێک بە پێی بە قووەتی چەک بە قووەتی هێز ئەچێتە سەر ماڵە جوتیارێکی تر فەلاحێکی تر ناوێنین ئیرهابی و ئەو ئەدرێتە محکەمە ئەو جوتیارەی کەوا تهدیدی بۆ ئەڕوا بۆی هەیە بێ شکاتکە دەستگاکان کراون و لەو دەستگایانە شکات بکە ئێمەش ئەتوانین لە ڕێگای محکەمە ئەوانەوە ئیجراعاتی خۆمان بگرین. کێشەی جوتیاران لە دوای ئەو نووسراوانەوە هات کە ڕاکان سەعید پارێزگاری ئێستا بۆ وەکالەت بۆ عەرەبەکانی کرد تاکو بگەڕێنەوە ئەو شوێنانی کە پێش 2003 تێیدا بوون. ئێستاش دوای دروستبوونی چەند کێشەیەک لە گوندەکاندا بە هەوڵی ئەندامانی لیستی برایەتی توانرا بڕیارەکە ڕابگیرێت. کارۆن محەممەد، کورد سات نیوز، کەرکووک.